پاشەکەوتی موچە هێشتا ڕوون نییە چەند وەزیری دارایی هەندێک ڕوونکردنەوەی ئەوانە بەپێی زانیاری بەڕێستان پاشەکەوتی موچە چی لێ دێ لە ساڵی نوێەوە ئەمێنێت نامێنێ و ئەوانەی کە لە ڕابردووە وەرنەگیراوە بەکوێگات وڵامی کاکیوە بەڕاستی من هیچ وەڵامێکی ئاشکرام لە بەردەست نییە بە جەنابەت و بە بینەرانی خۆشەویستیش بڵام لەسەر ئەوەی کەی کۆتایی بە سیستەمی پاشەکەوت دێ بەڵام پاشەکەوت پێم وایە قۆناغێکی باشتری بڕیوە لە چاو سیستەمەکەی یەکەمی پاشەکەوت لە سیستمی یەکەمی پاشەکەوت نزیکەی لە 150 بۆ 152 ئەو ڕێژەیە لە موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان پاشەکەوت دەکرا ئێستا بەرزترین ڕێژەی پاشەکەوت لە 180 باش بۆیە پێم وایە ئەمێنێتەوە سەر بارودۆخی دەبێنێتەوە سەر بارودۆخی دارایی هەرێمی کوردستان هەر بەساری دوم زۆر گرنگ بوو کە ئاماژت پێدا ئایا چی لێ دێت ئەوەی پاشەکەوت طبعا ئەگەر ئێمە سەیری یاسای ژمارە 4 بکەین بەڵێ بەس خەڵک دڵنیام ئەمە بەنسبەت خەڵکەوە گرنگە مادەی سیانزەی ئەو قانونی کە ئێستا لە پەرلەمانە بەداخەوە ڕووناکی نەبینی ئەڵا حکومەت پابندە بەدانەوەی مافەدارایەکانی فەرمانبەران و ئەو بڕینەی لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە دەخرێتە سەر حیسابێکی بانکی تایبەت بە موچەخۆر بە شێوەیە کە هەموو موچەخۆرێک بتوانێت سوود لەو حسابە وەربگرێت بۆ دانەوەی ئەو قەزانی حکومەت کە لەسەرێتی چۆنێتی کردنەوەی حسابی بانکی و سوود وەرگرتنی موچەخۆر لەو حسابە بانکیە لەلایەن وەزارەتی دارایی و بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان بە پێڕەوێک ڕێک دەخرێت لە کاتی نەمانی قەیرانی دارایی وەزارەتی دارایی ڕێنمایەک دەرەکات بۆ ئەوەی بە شێوەی نەختینە بەش موچەخۆر سوود لە پارە حسابێکی بە تەواوی وەربگرێت بۆیە ئەمە مادەیە گرنگە بۆ موچەخۆری هەرێمی کوردستان بە تێپەڕاندنی ئەم یاسایی چاکسازیە پێم وایە ئەم مادەیە باش چارەسەری ئەم بابەتی دوو پرسیار بەس بە ئەو کۆڵەوە بەڵێ نەخێر دامەزراندن نەکرێتەوە لە ساڵی نوێ وەکو زانیاری و هەبێ من زانیاریم لە بەردەست نییە چونکە هێشتا ئەو بابەتە پابندە بە قانونی بودجەی ساڵی 2019 کە ئێستا لە وەزارەتی مالیە کاری لەسەر دەکەن کەی هاتە ئەنجومەنی وەزیران لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران گفتوگۆی بەس دەکرێت بە دایمی والله لە وەزارەتی دارایی پرسیار بکەیت چونکە ئەو بابەتانە هەموو لە قانونی بودجەی ساڵی 2019 چارەسەر بکەیت